کوڕێک ئەڵێ گەڕامەوە بۆ ماڵەوە باوکم نانی ئەخوارد. ئەڵێ لەوە سەیرتر پارچەنانێکی سوتاوی لە بەردەما بوو ئەیکرد بە کەرەو هەنگوینەکەی ئەوی خوارد و زەردەخەنەیە کرد. وتی منی زۆرم بەلاوە سیر بوو. وتی کاتی شەو گوێم لە مناقەشی دایک و باوکم بوو، دایکم هەر ئەیوت ببوورە پیاوەکە بۆ ئەم نانە سوتاوی ئەمڕۆکە خواردت. وتی وەڵامی باوکیشم ئەوە بوو، ناخۆشەویستم، ئەی تۆ نازانی من حەزم لێ نان زیاو ببرژێ، جاوەرە سوتاویش بێر زۆر خۆشە. کوڕەکە زۆر بەلایەوە سەیرە بێ، ئەڕوا لە باوکیە برسێ ئەڵێ باوکە هەر بەڕاست و حەز بە نانی سوتاوە. باوکی سەرە نای بە سنگی کوڕەکە ئەڵێ ناکوڕم، ئەمڕۆ دایکی زۆرمانە بوو، زۆر هیلاک بوو بە ئێمەوە بۆیە نانەکەی سوتا. ناکری ئێمە لەسەر نانێکی سوتا و شەڕ بکەین، خۆ من بە ژەمە نانێکی سوتا و نەژەهراویە بمونە ئەمرم. ئەمە ئەوە ئەگەێنێ کە ژیان بێکەم و کورتی نییە، کەسمان بێعیب و بێ هەڵە نین. ناکرێت لەسەر پارچە نانێکی سوتا و تۆ ژنەکە و تەلاق بیت و تەریقی بکەیتەوە بیشکێنیتەوە.